ئازان خۆشەویستانمان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە خۆ بە دوورگرتن لە دڵڕاوکێ دەکەین. دڵڕاوکێ یەکێکە لەو نەخۆشە دەرونیانی کە بوونی هەیە، کەسێک ناتوانێت بڕیارێکی دروست بادیان هەندێک جار ئەوەندە دڵڕاوکەی دەبێت و دوو دڵ دەبێت و قەلق دەبێت، بڕیارێک دەدات کە دوجار کاریگەری دەبێت لەسەر تەواوی ژیانی. بزانین نیشانەکانی دڵڕاوکێ چین و چۆن جای بکەینەوە لە دوو دڵی و لە زۆر شتی دیکە و گرنگترین چارەسەریەکان چین لە توبی دەرونیدا. حتمما بە میوانداری بەڕێز دکتۆر ئەفرام محەممەد پزیشکی پسپۆڕی دەرونی باز لەم بابەتە گرنگە دەکەین. کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێ. خوا بەخێر بێ سەرچاومان. مەبەست چییە لە دڵڕاوکێ؟ بێگومان دڵڕاوکێ وەکو زانست بەیەکێ لە نەخۆشییان لە گرفتە دەرونیەکاندا ئەنرێ کە تاکتیا ترسێکی بێ پاساوی هەیە لە وروژێنەیەکی دەرەکی کە پێویست ناکات، واتە لە دەرەوە گرفتێکە کێشێکە، بەڵام ئەم ترسێک کە تۆ هەتا لەوە زیاترە کە پێویست بۆ حاڵەتە بکات. بێ ئێبینی تاک زۆر جار هەندێک نیشانەی جەستەییان دەرونی بۆ دروستە بێ کە کەسێکی تر لە هەمان شوێنە لە هەمان بارودۆخە ئەم نیشانە و گرفتانی بۆ دروست نابێ. بۆیە دڵڕاوکێ خودی نەخۆشیەکە حاڵەتێکی دەرونی ئاریشێکە. بەڵام بڵێ دوودڵی گرفتە لە بڕیاردانە، واتە تۆ لە کڕینی خانووکە دوودڵی بیکڕیان نەیکڕی، لە کڕینی پۆشاکێکە، لە بڕیاری سەفەرکردن، لە بڕیاری هاوسەرگیریە، تۆ دوودڵی بێ بڕیار بەمیان بڕیار نییە. ئەمە پەیوەندیە بە بڕیاردانەوە. بەڵام ئەوەی کەم ئەمڕۆ ئیشەڵا باسەکەین باستە دڵڕاوکێیە کەوا کەسی ئەم حاڵەتی بۆچی تووشە بێ. هۆکارەکان چێک کە من تووشی دڵڕاوکێوانە کەسێکی تر تووشی نەبێ. ئەو فشاران چێک کەوات لەکە تووشی نەخۆشی دڵڕاوکێبی کەوات لەکات تۆ نەتوانی بە شێوەیەکی تەندروست کارەکانی ڕۆژانەت بڕێ. باش کاکتۆر، هەموو مرۆڤێکی ئاسایی تووشی دڵڕاوکێ بێ لە ژیانیە، بەڵام چۆن دڵڕاوکێکی ئاسایی لە دڵڕاوکەیەک جیا بکەینەوە کە ئەبێت بە نەخۆشی لە کەسەکە؟ وەک بەڕێز و دڵڕاوکێ دوو جۆری هەیە. دڵڕاوکێ بە سوود هەیە، دڵڕاوکێ نەخۆشی هەیە. دڵڕاوکێ بە سوود ئەوەیە بۆ نمونە تۆ خوێندکارێکی ترسی تاقیکردنەوە تێ، ئەگەر ئەمە وات لێ بکە بچی باشتر وانە بخوێنی، جوان خۆت ئامادە بکەی، نمرێکی باشتر بێنی، وتە لە دڵڕاوکێ دروست. تۆ کەسێکی زانانی ماوەش کەس زستانێ و تو پێویستە ئیشی ماڵەکەت ئامادە بکەیت، ئەچینەوە تەکری ماڵەکەت چاکە ئەیگری ئامادەیەکی بۆ زستان، ئەمە دڵڕاوکێ پێویستە، ئەم پێوترێت تەندروست. ئەوتریان دڵڕاوکێ نەخۆشین وا لە تۆ کات دوو نیشانی سەرەکیت هەبێ. یەکەم وات لە کات تۆ لە ڕووی کۆمەڵایەتی و پیشەیەوە تووشی دابڕان ببی، واتە وات لەگەر تۆ مامۆستایەکی ئەرکی مامۆستایەکەت پێ ناکرێت، ئەگەر پزیشکی ناچی داوامەکەت بکەیت، ئەگەر خوێندکارێکی ئەو نە ئەترسی و دڵڕاوکێ سەعیەکەت پێ ناکرێت، ناپێویستە تاقیکردنەوەکەوانێ. ئەمەی کەوات لە بکات تۆ نەتوانی کارەکەی دەسەوەستان بوەستی لە ڕووی کۆمەڵاتی و پیشە تووشی دابڕانس بکات، ئەمە پێوترێ نەخۆشی. کاتە لە ڕووی پیشێت و ئیشەکەت پێ ناکرێت. ئەگەر خانمێکی ماڵی ئەگەر مامۆستاگەر فەرمانبەرێکی دووەم لە ڕووی کۆمەڵەت تووشی دابڕانەبی، واتە تێکەڵ نابی، پەیوەندیت نامنێ. هەچ کاتێ نیشانەکان بۆ ئەوی کەواتەوە لە ڕووی پیشەی و لە ڕووی کۆمەڵات و گرفتت بۆ دروست بکە پێوترێت نەخۆشییان ئاریشەی دڵڕاوکێ. هەر کاتێوای لە تۆ کرد زیاتر ماندوو بوو ئیشەکە بە باشتر بکەیت، ئەم برتێ لە خۆ گونجاندنە دروستەکە کە ئەمە شێوە تەندروستەکە پشتگیریەکە. کاک زۆر ترس تا چەند تێکەڵە بە دڵڕاوکی و ترس تا چەند کاریگەریە بێ لەسەر بەردەوامی دڵڕاوکێکە؟ ترس یەکێکە لە جۆرەکانی دڵڕاوکێ. لە کتێبەلایمە کڕی دڵڕاوکێ چەمکە گشتیەکەیەتی، بەڵام لەژێر چەمکی دڵڕاوکی گشتیە ترسی بە هەموو جۆرەکانەوە تیا. ترسی تایبەتەیە کە تۆ لە گیاندارێ، لە باڵندێ، لە هورە بروسکە، لە سەرما، لە بارانە ترسی هەیە، لە تاریکیە ترسێ. ترسی کۆمەڵایەتەیە کە تۆ لە ڕوبەڕووبوونی و کۆمەڵایەتیە ترسی، لە شوێنێکا وتارێ، لە شوێنێکا قسە بکەی، خوێندکارێکی بەشداری چالاکیە بکەی، کەسێکی توێشی کۆمەڵاتەکەی لەم ترسە تێ. هەتا تەنانەت وەسوەسە، یعنی دوو دڵی ئەوەی کە دەست شتەکان دەستی زۆرە و شاخۆی هەر جۆرێک لە جۆرەکانی دڵڕاوکێ، چونکە برا هەر لە قەلەقی و ئەمەی بەسەریە. بێ دڵڕاوکێ بە چەمکە گشتەکەی هەموو نەخۆشیەکانە، بەڵام ئەگەر بیتە خوارد نزیکی 8 بۆ 9 نەخۆشیە لەژێر چەتری دڵڕاوکێت کۆیەکەیتەوان. کاتۆ جۆرانە چین کاکتۆر؟ ناوی جیاوازی هەیە؟ جۆرەکانێکی خۆی بۆ مەسە ترسی تایبەت جۆرەکە لە دڵڕاوکێ، ترسی کۆمەڵایەتی، ئەگۆرۆفۆبیا، یان کەسەکە لە شوێنی داخراوە ترسێ لە ناو مەسەدا لە ناو شتێکە. بەڵام ئەوەی کا بتوانانی جەیەکی تۆ بڵێ کی ئەمەی هەیە، نیشانەکانی بۆ دیارەکە کە کامێ و کامانێ. بۆ نمونەی کوا دڵڕاوکی گشتی هەبێ، نیشانەکانی دوو بەشە، نیشانی جەستەی هەیە لەگەڵ نیشانی دەرونیە. نیشانە جەستەیەکانی وا لە تۆکە هەر لە کۆندامی دەمارەوە دەست پێکە کە تۆز بە تەزیینەکەی هەز بێم لورەکردنەکەی دەمارەکانت سەڕەبێ، دواتە کۆندامی سوڕان دڵە کوتەتە بێ، دەمو چاوت سوورە بێتەوە، زەختت بەرزە بێت، وێتە کۆندامی هەرس هەناست تەنگە بەسکە سەستنگت گرژە بە ناڕەحەتیە ناسی، لە کۆندامی هەرسا هەستەکەی دەمت وشکە بێ، نانت پێ ناخوێ، ژان و پێچێ بەڕی خۆڵەکانتە، جا تووشی سوکشنیان تووشی ڕشانەوە بیت،
لە کۆ ئەندامی میزەوالتەکە میزە چۆرکێتە بێ لە هی پێستا عرق زۆرەکێتەوە واتە لە تاڵێ مووی سەرەوە تا و کنوکی پێ هەر هەموو کۆ ئەندامەکان لە حاڵتی دڵڕاوکیان نیشانیان تا دەرەکەوێت کاتە ئەگەری هەیە لە کەسێک بۆ کەسێک نیشانەکان بگۆڕیانی مرجنی هەموو نیشانەکان لێ کەسا کۆ بێتەوە ئەشێ کەسێ بەس زیاتر نیشانەکان کۆندامی سوڕانی هەبێ کەشێ بەس نیشانەکان کۆندامی هەرسیە بێ ئێستا کە پێڵێ نەخۆشی کۆڵۆنی هەیە خۆ کۆڵۆن لە زانستا پێناسەکەی چی ئەو نەخۆشیە کە لە مێشکە نیشانەکان لە کۆندامی سوڕانە ئەم کەسە چێ دێها پشکین و ئازمایشەکەی تا دەرناچێت بەڵام کەسە لە مێشکەوە قەلەقێکی بێ کەڵێن کۆڵۆنتەیە ئەم کەسڵی قەلەق بێ بیرکاتەوە هەواڵێکی ناخۆش و بیستی ئەم حاڵتی بۆ دروستە بێ بێ نەخۆشی کۆڵۆن لە مێشکە وەڵامینی کابرا خەریکە ڕیخۆڵێ بێ نیشانە دەرونیەکانێکێکی قەلەقێ بێ کەسەکە زوو تووڕە بێ تەرکیزی کەمە بێ شتی بیرەچێتەوە زوو بڕیارە بیری خۆکشتن و ناڕەحەتێ بێ پەیوەندی کۆمەڵایەتی تێکەچێ هەندێک جار خۆی یان دەوروبەری لێ ئەگۆڕێ لە هەستەکەم خۆم نیم هەستەکەم دەوروبەرکو خۆم نییە بێگومان دڵڕاوکێ لە کۆمەڵگەی ئێمە هۆکاری زۆرە بەڵام ئەم بارودۆخی ئەمڕۆ کێ بێ لە هۆکارە گرنگەکان بینە سەر بارودۆخی ئەمڕۆکان ئەمڕۆ کۆمەلگای کوردی تاکی کۆمەلگای کوردی پێ دوایە وەکو پزیشکێکی دەرونی کە بەڕێستان لەو بارە چەندین ساڵە کار دەکەن پێ دوایە بە بارودۆخی ئابووری سیاسی زۆر شتی دیکە وای کردووە کە تاکی کوردی دڵڕاوکەی زۆر زیاتر بێ بە بەراورد بە وڵاتێکی دیکە شوێنێکی دیکە خۆی بێگومان ئەگەر سەیری گۆی زەوی بکەیت ڕۆژهەڵاتی ناوەڕاستێککە لەو ناوچانەی کە چەندەها ساڵە ئارامی تیان نەبووە هەموو گۆڕانکاری کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ڕاستەوخۆ پەیوەندی بە تاکی موسڵمان و کوردەوە هەیە بۆن مسە عێراق وەکو خۆی لە هەشتاکان عێراق لە شەڕ ڕابووینی عێراق 45 ساڵە چەند ساڵێکی کەم شەڕیتیان نەبووە بەڵام تاکێک کە لە کوردستانە ئەژی کەم تا زۆری و باگراوندێکی ئاینی هەبێ ڕووداوی فەڵەستین کاری تێکا چکە تۆ مسلمانێک نییە بڵێ من ماوەی ساڵە کە ئەبینم ژن و مناڵ و خەڵکی ژار هەمووی ئەکوژرەوە من هیچ کارم تێ ناکە این ئەگەرێکێ لەو ئاستەیە بێ بێ نیشانی پرسیار لەسەر ئیمانی دانی چکە نابێ مرۆڤی مسلمان بینێ مسلمان ئەکوژرە بڵە وەڵامان بەلام زۆر ئاساییە یعنی هەر لە ڕووی ئاینەکەەوە بێ یان لە ڕووی مرۆڤایەتیەوە بێ تۆ ماوەی ساڵەکە تاکیش کوردی مسلمان هەز بە غەدر و زوڵم و زۆر و ناڕەحەتیەکە ئەمە بەردەوام فشارێکە لەسەر تۆ ئێستا شەڕەکە زیاتر و بێ کەمتر نەبووە ئەم بارودۆخی کە لەم کۆتایە شابڵین لە کوردستان لە عێراقا دروست بووە ئەم یەک دوو مانگی هەڵبژاردون بەزم و ڕەزم و ئەم شتانە ئەمە جارێکە فشارێکی ترە بۆ ئەو خەڵکە بە تایبەتی بۆ هەندێلیان کەنجامەکەی بەدڵ نەبێ فشارێکی ترە کە دروستە بێ بۆ ئێستا من ئەمڕۆ ئەگەر پێت بڵێم بڵێ ئایا تاکی کورد ئەمڕۆ مرتاحە ئەڵێ من قەناعەتمە هیچ کامیان مرتاح نییە ئەوی کە بردوێتیەوانێ لە هەڵبژاردنا لە من تۆ باشتر زانم دەنگی خۆی نییە ئەزانە بردنەوەیکی خەیاڵیە ئەوشی کە دۆڕانێتی یەقینی هەیە کەم ئەنجامە ئەنجامی خۆی نییە بۆیە من ئێستا کە هاتم بۆێرە وەکو شتە بە هەرو کورتە شین وتم وڵاتاکە شین لەوێ ناشتە پەرلەمانەوە پێویست بڵێ زانی بۆ پێویست وایە ئەمەکو پێشنیارێڵێ کۆمەڵ دانیشی ئاهەنگ بگێڕێ ئاهەنگی نەچوونە پەرلەمان چکە بۆ هەموو کەسێ ئامادەنی وازە دەسەڵات بێنێ دەسەڵات خۆشەویستە هەموو کەسێمی پێ ناکرێنی هەموو کەسێ ناتوانێت کە تۆ لە قاڵ بڵێ وڵات ڕازی نەچوونە پەرلەمان کە تۆ دەنگیشت هەبێ گەورەیە کە لە هەموو حزبێ ناوەشێتەوە زۆر یەکشتی کە سەبارەت بە دڵڕاوکێ زۆر جار ئەیبینی لە سۆشیال میدیا لە شوێنانی دیکە دڵڕاوکێ بۆ ئەندامان و لایەنگرانی دروست دەکەن بۆی کە بریا بچوونایە زەرەرتان کرد ئەمە چۆن تۆ لێ بەستمەوە یعنی سە بۆ نمونە لایەنگرانی ئەم بڵێن هی کۆمەڵ وەکو نمونێ مادام کەناڵی پەیام بەستەوەکەن لە خزمەت پتیوە نەتوێستە لایەنگرانی کۆمەڵ هەز بە بێتاقەتی و ناڕەحەتی و بێزاریەکەن لەم ئەنجامانە چۆ بە هەموو پێوەرەکانی خۆیان ئەم ئەنجامانە ئەنجامی ئەوان نییە وهچ کەسێکیش لە ساحەی سیاسی کوردستانە تۆزێ چاو بخشێنێ بە وەزعەکەیە ئەزانێ ئەم ئەنجامانەشێکی دیزاین کراون پێسی بە بەڵگە و هەندێش تاوان هەیە بەڵگەی ناوێ یعنی هەندێک تاوان هەیە ئەوە نەڕوونە پێویستە بە بەڵگەنەوە لە بەڵگە بۆم ئیسپات بکە چکانی شتەکە ئەوە نەڕوونە هیچ عەقڵێکی سەلیم وەری ناگرێ ئەمریکاوە کۆمەڵ ئەم هەڵوێستە وەرەگرێ هەر بەمە لە سا هەفتەی قەلقی ئەندامانی خۆی کەمەکاتەوە شۆگەربوویتە بەم سێ کورسیەشمە پەرلەمانەوە خەڵکی بەتاڵتیش دمانی پێ نامە ئەندێک کاتە بۆچی بچین دەبین کەم حزب دەنگکیان بە بفرۆشێ بە هەموو شتێ ڕازی بێ دوو بێ پێیان ڕازی دەکاتە بۆچی هەر دەنگی بیتێ هەر ئەمە هەڵوێستە خۆی ئارامیە بەخشێ بە ئەندامەکان لە کەواتە سەرەوە هیچ نەبێ خیانەتم لێ ناکەم دەنگکەم پارێزێ لەبەر خاتری سێ چوار کۆسی لە پەرلەمانە هەبێ یان نەبێ ناچێتێ بەڵام خۆ نابێتەوە هەڵوێستی کۆمەڵ لەگەڵ کەسێکی سربەخۆ یان لایەنێکە کەوکو بازرگانە ئیشەکە بخێتە تای تەرازوویەکەوە یعنی سە هەیە بازرگانێکە
هاتووی لە ڕێی بازرگانێکەوە سیاسەتێکی چەپەڵ بکە هێنە سیاست مەدارێکی بۆگەنە هاتووی لە ڕێی سیاسەتەکەی و بازرگانێکی بۆگەن بکە هەیە هەردووکێتی لێ کەساتیە یعنی هەم بازرگانێکی بۆگەنە هەم سیاست مەدارێکی چڵکەنە تۆ ناوێ بێ ئەم کەسە بخیتە تای تەرازوی کۆمەڵەوانێ بڵێ کۆمەڵێکە لە هەشتاکان و ئەمریکای شتەنووسە فکرە کاشتەکە بڵێ ئەم دوان ئەبێ وەکوێک بێ هەڵوێستی بێ زۆر ئاسای هەڵوێستی تاکی بەرامبەر کە پشتگیری لەم ئەنجامە ناڕاستانە بکە زۆرشکی چاوەڕوان کراوە چۆ کەسێکی بازرگان نابێت تۆ بەراوردێکی بە حەزبێک کە باگراوندی هەبێ ئەم قەلقی کە دروستە بێت لە کۆمەڵگەیە لەسەر تاکی کوردی بۆ هەردوو ئاڕاستەکە ڕاستە چ بۆ ئەو هاوڵاتی کە ئومێدێکی گەوری بەم هەڵبژارنە چکە پێشەوە بانگەشێکی زۆرەکرا هەڵبژارنەوە ئابێ بەو شێوە بەو شوێتر ویان لێکردین کەەوە هەستکە عەدەلەتی خوای گەورە هاتۆتە سەرزەویتر بۆ قیامەت نێ لە دنیا تەواو شتێکە بێ چکە بۆ ئەو خەڵکیان وا تێگەیان بەڵام هەموو کەسی وێ بزانێ هەتا ئەلکترۆنیات زیاتر بێ تەزویر زیاترە بێ یعنی تۆ توێ بە چ عەقڵێکی سەلیم من بڵێم ئێران ئەتوانێت کار کاتە هەڵبژاردننی ئەمریکا بەس نایکاتە ئێرە یعنی ئەڵێ ئێران توانای هەبوو لە جاری پێشەوە ئەم جارش دەستکاری هەندێک رشتەکانی ترامپەکە این تۆ توێ ئێرانێک لە ئێرانەوە بگاتە لای ترامپ نەگاتە لای ئێمە هەرەوە سوکایەتێکە بۆ ئێران یعنی قبل ئێران نەی کردوانەوە لە هیبەتی ئێران کەمەکەیتەوە یعنی بە چ پێوەرێکی عەقڵی ئێرانە بگاتە ئێوێ یان رووسیا بگاتەوێ نەگاتە ئێرانە بۆی ئەمە شتێکانی هەندێک شتێ بەڵگەکان ئەو نەڕوونەوە کە بڵێ من توانامێ لەوێ بەردە بیاژم بکەشم بۆ دیوارێک کە 50 مەتر دوورە بەس ناتوانم بیاژم بۆ شوێنە 2 مەتر دوور بێ یعنی هەموو پێوەرێکی عەقڵی ئەو 50 دوورترە من ئەگەر ئێران بگاتەوە بۆ هەموو دقەوشتەی لە ئەمریکایە بتوانێت کار کاتە سەر ئەنجام کاتە سەر دەنگەر ئەی لە وڵاتی ئێمە ئەگەر ئێران شتێکی وا بکە یعنی شتێکی زۆر زەحمەتە تا تۆ بڵێ بەڵگەیەکی بێ شتێکە یان بڵێ تورکیا شتێکی وا بکە ئاشتێکی قورسە بۆ تورکیا بێت هەکی چەند سنووقێ بکە هەر بەبێ ئەوان هەر خۆتەوە سۆی کە کۆمپانیای ئەداتێ یعنی پارەبێتێ بۆ تەرتیب ناکە یعنی هەرو کۆمپانیای کە لێ کڕی بڵێ کاکەم سنووقی کە بۆم دانێ لەگەڵێ ئەمەشم بۆ دانێ ئیزافێکم بۆ خەسەری یعنی خۆ کۆمپانیا ئیشەکە پارە پێکە بێ کۆمپانیای دەنگان ئەمە وڵی کۆمیسیۆن خۆی ئەیکا کۆمپانیاکەی شێوەیە کۆمپانیەکەیش پارە پیاکردنە بێ لە ڕاستە ئەم بارودۆخی کە ئەم ڕۆهەیە بەڵێ خەڵکی تووشی دڵە ڕاوچە کردووە تووشی قەلەقی کردووای لەو خەڵکە کردووە هەستەکەی و خەڵکە حتا کە بازارە ئەڕوا سەربەر هەر باس لەم شتانە ئەکا خەڵکە لەبەر باس لە پلانی ژیانی خۆی بکە باس شتێکی خۆی بکە کە تایبەت خۆی خێزانەکەی هەمیشە هەمووی ئەوەی بەشێکی زۆریشی خەڵکین بێزارە چ ئەوەی کەوا بە خەیاڵی خۆی ئەنجامێکی باشیێناوە چۆشی کەمێنە بەڵگەشەوەیە هەموو لایەنەکان هەر لایەنی کە دەرچۆ دۆنێکە تانیاو لە ئەنجامەکان یعنی هەندێکیان کە ڕازی ئەنجامەکە لە من 190 تانم لێوە کە تۆ لە 190 شوێن ناخشتی خڵەتتیوە خۆ ئەمەی کە ناڕازیە ڕەنگە 50 تانی یابێ بەڵام ئێستا دڵی خۆشە بە ئەنجامەکان بەڵێ کاک دۆر باست لە فاکتەری کۆمەڵایەتی کرد بەڵام ئێمە فاکتەری دەرونیشمان هەیە و جەسەدیشمان هەیە بۆچی زیاتر باست لە کۆمەڵایەتێکە کرد ئەوەندە کاریگەری کردووە سەرمان کە لایەنەکانی تر لەبیر بکەین و یەک شتی تریش ینی هیچ کاتێک مرۆڤێک هەیە بە سروش خۆی کەسێکی دڵە ڕاوکێ بێ ئەوەش فاکتەرێک بێ بۆی کە تووشی چارەوەی بەبێ سەبەب هیچ شتێک لە دڵیان دڵاوەکێکی هەیە وەک خاتونەتی سێ هۆکارە باس ئەم هۆکاری جستەیمان هەیە دەرونی کۆمەڵایەتی جستێکانەوە کە هەندێکە سەر خۆی بەوکو بۆ ماوە ئەم حاڵەتی تیا هەندێک هۆرمۆن لە لەشیا زیاترە لە پێویست هەندێکە سەر خۆی سیرۆتۆینی کەمە یان ئۆرنیفرینی زۆرە کە ئەمادەی زۆر بوو ئەم کەسە هەر خۆی لە بڕیارەکانە زۆر قەلق دووەم شت پەروەردەی خێزانە بۆی باسە کۆمەڵایەتی کاکەم دایک و باوکێ هەر لە سەرەتاوە کە مناڵ پێ ئەگەێنێ فێری ترس و دڵە ڕاوچەیەکە لە چوونی بۆ خوێندنگە لە کڕینی شتێکە لە چوونە دەروێ ئەم دایک و باوکە هەر سروشتیان وایە ئەم مناڵە هەج بڕیارێ بە ئەو نەئی بەستنە و شتەکانی بۆ سنووردارەکەن ئەم کەسەکە گەورابێ کەسێک نابێ متمانی بەخۆی بێ هەمیشە کەسێکە حاڵەتی دڵە ڕاوکێ هەمیشە ترسی هەیە لەوەی کە شتێ بخۆمێت چکە بۆ پێشتەگەر هەڵەیەکی بچووکی کردبێ بەرامبەر بەم هەڵە بچووکە سزایەکی زۆر گەورە درا بۆی ئێستا کە بڕیارەکانی ژیانیە بێ ئەوە وردیە کاتەوانێ جاتە بڕیارەکە هەر شتێ بکوتم بڕیاری خوێندن بێ بڕیاری هاوسەری بێ بڕیاری کڕینی خانوو بێ ئەوە سزا درراوە پێش لە سەشتی بچکۆلانە پێم کەسە هەر لە پەروەردەکە وا دروست کراوە بۆیە پەروەردەکە دووەم شتە باردووکە کۆمەڵی ناو خێزانەکانی ئەمە ئێستانە هەمان شتە خۆڵقێنێ چکە بەسە خودی خێزانەکانی ئەمە ئەو خێزانە پتەوەی جاران نەماوە ینی باوکۆک و باوکێ دایک و دایک بێ مناڵکە و مناڵ بێ خێزانی ئەمە ئێستانە زیاتر شەوی نیمچە ڕۆبۆتێکی وەرگرتووە ینی ئەوەی پەیوەندە مادەکان بێکیان و ئێبەستێ ئەوە نە پەیوەندە کۆمەڵاتی و سۆزدارەکان بێکیەوە نابەستێ ئەشتەماڵک بینی 5 کەس دان هەر 5 خەریکی مۆبایلەکێتی بەڵام ئەم 5 کەسە 3 ساعت دانیشن ڕەنگە لەم 3 ساعتە نیو کاژێری بێکەوە قسە نەکەن هەر خۆت بینی ژن پیا لە ماڵ دانیشتن بێکەوە بە حساب بەیانیان لە دەربوون شەوات و ماڵ بێکەوە قسە بکەن بڵام بینی ئەو 4-5 ساعتی بێکەوە
ڕەنگە دەخولک بێکەوە قسەنێک هەر قسێکی سادە نەک بڵێ قسێکی سۆزداری و شتێک هەر باسی ژیانی خۆیان بلەسە مناڵەکانە ئەبین هەچ کەسە و خەریکی ئایپادێکە خەریکی مۆبایلەکە خەریکی تەکنۆلۆژیە بۆی ئەم نەمانی ئەم پەیوەندی کۆمەڵاتە جاریشکەوا کا مناڵەکانی ئێمە دڵڕاوکیان زیاتر بچکە زۆربەی بڕیارەکان خۆیان بیان یان لە ڕێی یوتیوبەری کۆوەریەگرێ کە ئەم یوتیوبەرە مەرجێت تایبەت بەم کۆمەڵگەیە ببینی تاکیەم هەندێک زانیاری وەرەگەی لە هی دەرەوە کە بۆ خودی ئەم کۆمەڵگەیە ناشێ ئەمە هۆکاری دووەمیانەکەی کۆمەڵ هۆکاری دەرونیەکەی بەڵێ هەندێک کەسەر بە سروشتی خۆی حاڵەتی دڵڕاوکیەوانە کە خەمۆکیان هەیە زیاتر تووشی دڵڕاوکیەوە ئەوانەی کەەوە حاڵی سکیزۆفرینیان توش دڵڕاوکیەوە ئەوان کە گرفتی کەسێتیان هەیە هەندێک نەخۆشی دەرونی هەیە وارە تۆکە چانسی دڵڕاوکیت زیاتر بێ چۆ بە کە تۆ نەتوانی ئەمە چارە سەر بکەی ئەوی کەش ڕۆیە بەڵام هەندێک کەسێک کە دڵڕاوکیە بێ بە شێوکی ناتەندروستی خۆی ئەگونجێنە لەگەڵ گرفتەکان نەک بە شێوە تەندروستەکە ئەکرێ دەراوێشتی دڵڕاوکێش سەرکێشە بۆ کۆمەڵێک لەو نەخۆشانی کە باست کرد ئەوانەکە دڵڕاوکیان هەیە سێ ئەوەی خەڵکیکە زیاتر تووشی خەمۆکیەوە ئەوەی دڵڕاوکی هەیە چانسی خۆکوشتنی 3 بۆ 6 ئەوەی خەڵکیکە زیاترە ینی شەشێندە نەک لە سەتا بنەگەر خەڵکی بڵێن لە سەتاش تێبێ ئەم 6 خەڵکی زیاتر خۆی کوژێ ئەوەی کەوا دڵڕاوکی زۆرە پەنابردنە بەر مادە هۆشبەرەکانی زیاتر لێرەیە باگراوەندە ئاینێکە دەرەکەوێ ئەو کەسێکە تۆ 100 کەس بینی دڵڕاوکیە بێ کەسێک بە باگراوندێکی دینی هەبێ 100 کەسیکە باگراوندێکی ئاینی نەبێت واتە کەسێکی ئاسایی بێت ئەبینی لەم 100 کەسە ئەگەر هەیە لە حاڵی دڵڕاوکی توندا لە 120 پەنابەرێتە بەر مادەی هۆشبەر لە 100 پەناباتە بەر تونج و تیژی لە 120 پەنابات بەر گۆشەگیری لە خەڵکی دائەبڕێ بەشێکتر تووشی خەمۆکیە بێ بەڵام ئەوانەی کەەوە باگراوندێکی ئاینی هەیە پەنا ناباتە بەرەمە یعنی کەسێکە دڵڕاوکێشێ بێ بەڵام باوەڕی بەدین هەبێ ناچێ مەشروب بخواتەوە ناچێتون تیژی بکە ئەبینێم کەسە بە پێچوانەوە لە خۆی گەورە نزیکە بێتەوە بێمە لە زانستانی خۆگونجانی دروست و ناتەندروستێک کە تۆ شتێکەکەی زیان بە خۆت گەن خۆشگە خراپتر بێ کابرا دڵڕاوکیە وڵام دەوێت بالودی مادەی هۆشبەر دڵڕاوکیە وڵامی بە خەمۆکی دڵڕام تو تیژە بێ بەڵام کەسێکە بۆ چوونێکی ئاینی هەبێ کە ئەمەی بەسەریە لە خۆی گەورە نزیکترەوێ عیبادەت زیاترەکە پەیوەندەکانی زیاترەکە بێ جارن ئەم حاڵتانە کە کەم بوو چکە پەیوەندی کۆمەڵاتی زیاتر بوو خێزانەکان ئەگەن لە گرفتەکان یەکتر بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆ بەداخەوە لە ڕووی کۆمەڵی خێزانەکان ساردەیەکی تیا دابڕانێکی تیا جیابوونەوەیکی تیا ئەگەر بە جەستەش نەبێ لە ناو خودی ماڵەکە جیابوونێکی دابڕان هەیە لە بینی دایک و باوک و مناڵەکانە ببین لەم حاڵتیان دڵڕاوکێ وەکو ڕێژەکانی ئەوروپای لێ کە ڕێژەکە زۆر بە خێرایی زیاتکە کاک دکتۆر ینی زۆری بەرنامەکانی دیکە جەنابە زۆر ئاماژە بەوە دەکەی وابەستە بوون بە دین عیبادەتەکان وات لێکە لە زۆر نەخۆشی دەرونی ینی ڕزگارێ بەیان توش نەبی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە چ جاذبیەتێک هەیە لەمەیە کە ئاین بەتایبەت ئاینی پیرۆزی ئیسلام وات لێ دەکات کە دەرونی ئاسوودە دەبێت لە کاتێکا لەوانێ زۆر جار مانوو ببی لە کاتێکا بۆ نەشە و نوێژەکەی مانۆبی نوێژکردن هەندێک کەس لانێ بەشەز لە شازەکان ڕۆژوەگری بە هەمان شێوە بەڵام هەر دەرونە پێی مرتاحە بێ چکە بۆ هەمیشە ئارامی دەرونی لەسەر و شەکەتی جەستەییەوە توێسە خۆک بە ڕۆژەی تونێتێ برسیتە بێ بەڵام کە بەربان ئەو لەحزەی کە قۆمی ئاوە خۆی و دەنکی خورما خۆی هەست لەو جەستە هیچ ماندووبوونی نامێنێ هەز بە تامی شتەکەکە کە لە کاتێکە تۆ شتێکی زۆر کەمی شت خواردووە بۆی هەمیشە نمونەیەک تێمێ سەبای بنەمە لەگەڵ کەسێکە خوێندکارێکی خۆم لی تۆڕە زلێکی لێبە خۆ مناڵە کە تۆ زلەکەی لێ ڕەنگە دوای 5 دقیقە ئازارەکەی نەمێنێ زۆر دوای ساعت دوای ڕۆژە دوای خۆترم ئازارە مناڵە بەم زلێ نامرێ وانە بەڵام ئەم مناڵ ڕەنگە تا ساڵە دوای بیری بێ کە تۆ زلێکت لێیاوە لە ڕووی دەرەونی پێ ناخۆشە کە تۆ ئازارت داوە لە ئازاری جەستەکە زیاترە کە تۆ کەسی لە شوێن ڕەنگە بە وشەیە بیشکێنی ئەمە ڕەنگە چەند ساڵ لێمە شکابمێنێ کە فڵان کەس قسێکی پێوتوە بەڵام ڕەنگە دەجا شەڕی کرد بێت دە بۆکسیشی خواردە بێ بۆکسەکە دوای چەند ڕۆژێ دوای هەفتێ دو هەفتە ئاساوارەکە هەر هەر دەستیشی شکابێ دوای 3 هەفتە بۆ مانگ دەشکانەکە چاکە بێ بووی لە هەموو ڕوەکانەوە کە تۆ باگراوندێکی ئاینیت هەبوو هەر بۆ حاڵتی دڵڕاوکێ الذين آمنوا تطمئن قلوبهم ألا بذكر الله تطمئن القلوب بغير الذكر خوا دڵ ئارام نابێ تۆ لۆ کاتێک کە تەرستێ هەر دوعاک کاتێک کێشێکتێ هەر دوعاکە کە خەفەت تێبێ هەر دوعاتێ کە کەسێکی نزیک هەر دوعاکە هەستەکەی دوعا نزیکترین شتە لێتەوانێ پێچەوانەکەشی ئەوەشی کەوا لە دوعا بە دوور بێ ژیانی تاڵە بێ چۆن خۆی گەورمەت پێڵێ ئەڵێ ئەلا بتطمئن القلوب عکسەکەشت پێڵێ ئەڵێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ئەوەشی دوور کێوتۆ لە ذکری خۆی گەورە هەرمی بەسەریە ئەمە لە ژیانی پێغەمبەرەکانە بە بەڵگە هەیە لە قورئانە کە پێغەمبەرەکان تووشی گرفتیابن ذکر زیاترەکە عیبادەت زیاترەکە خۆ ئەوانەش پێشەنگ و قودوەی ئێمەن بۆ هەر خۆت لەو کاتی کە ناڕەحەتە بی کە ترسێک دەبێ خوێندکارێک کەچێ بۆ امتحان سعی امتحانەکەی نەکردو
یان کردوێتی کەمی کردەوە زاڵ نیە بەسەین تۆقیکو نەوەت بێنە بەڵام بای هەفتە فریانە کردو شۆکی بیکە تاگاتە دەم خۆری کتێبەکەی نابێ ئەو نەخرگی دو نەخرگی زگرکردنەوە بێ دوعاکە خۆیان ڕەحمت پێ بکە خۆیان گیان بەزیو پێما بێتەوانە چۆستەکە ئەگەر ئەوە نەکا ئەدریناڵین ئەوە زیابێ ڕەنگە لە ترسا ببورێتەوانێ یعنی کە تۆ ئەوە ئەەکەی ئەدریناڵین داوازێ کە داوازی دڵە کوتە کەمە بێتەوە هەناسەین کەم دەستەرزین کەمە بێتەوە یا ڕەنگە بەس بۆ سەبووریکی خۆی بە ئەگەر ئەوە نەکا ڕەنگ ئەوە فشارەکەی بەرز بێتەوانە پەنەبەچێکی ناتەندروست بێ لە ڕاستیە من ئەوە بۆ 26 ساڵ چێوم بە دکتۆر 25 بوو 26 ساڵ لە ژیانی خۆمان ئەوەی کە دی بێتم هیچ کتێبێ هیچ ڕێبازی هیچ شێوازێکی چارەسەر هێندەی چارەسەری ئاینی کاریگەر نیە بەڵام بەشێوە ڕاستەکەی باس لەوە ناکەم کە دانیشە بەناودون بە یەکێ لە بەدار لیوە باس لەوانە ناکەم یەکێ بەڕاستی بڵێن زیکری خۆی گەورە بکە لە قورئانەوە نزیک بێ لە دینەوە نزیک بێ هیچ ڕێبازێک هیچ کتێبێک هیچ فەلسەفێک هیچ شتێک ئەوەی کە من خوێند بێتمەوە لەم سێ ڕاست بۆ سەری چەپ هیچ شتی هێندەی ئاین ئارامی پێ نابەخشێ ئیستیقامە پێ نابەخشێ سەربەرزی پێ نابەخشی ئارامیت نایەتێ هەچ کەسێک کتێبێکی هەیە غەیری ئەوە من پڕبەدەڵ حەزەکەم بەراوردی کەم بەڵام ئەوەی کە من دیگومە لە هیچ کتێبی فەیلسوفێکە لە سات دەشنیە بەراورد دەکەیت هەر ڕێگە چارەسێکی تازەش ئەدۆزی توانێ بڕۆ سێرکە لە قورئانە ئاماژێکی پێدەڕا بەڵام قورئان کتێبێکی طبی نیە بێ دانیشتووەکو دکتۆرێ بۆت شەرحکە ئەمە نەخۆشی ئەوە نیشان ئەوەیە بەڵام ئاماژەیەک هەیە لەسەری لە ژیان یەکێک لە کەسەکانەکە باس کراوە بێ ئەتوانی هەرمی تیا دەربێن ئەگەر کۆیکێتەوە بەڵێ قورئان ئەوەی کە شوێنێکی لە دینە ئەو ئارامی کە ئەو ئەداتێ هیچ دەرمانی هیچ ڕیشکە ناداتێ بەڵام تۆ لە هەندێک حاڵەتە پێویستەکە حەبێ بخۆی کە تۆ سەرتێشێ ڕاستە قورئان ئەوڵام خۆت ئەبێ حەبێکی سەرێشە بخۆی بەڵام خۆ تۆ دەستە بشکێ بەناڵم تۆ قورئان خوێن دەشکانەکە چاکە بێتەوە بەڵام ئەمە بکە بەڵام لەگەڵیشە کە زیکرکە کەسکی ئازارکەشت کەمتر بێت و ئارامتر بێت زۆر کاکتۆر لەو ماوەکەمی کە هەمانە بە کورتی باسێک لە چارەسەرەکانی ترکی چارەسەرێک بەگشتی بۆ نەخۆشانی دڵە ڕاوکێ ئەنجام بدرێت دڵە ڕاوکی ئەوەی کەوا بێت چارەسەر بکە لە چارەسەرەکەی بێت لە چەند هەنگام هەنگاوی یەکەم بێت کە تۆ تاوتوین لە دەرمان دووربی باشترە ڕاهێنانی دەرونی بکە بە چوونە دەرەوە گەڕان وەرزشکردن خواردنی تەندروست خەوی پێویست ئەمە ڕێگە گشتێکە کەگەر ئەمانە بتوانانی جێبەجێ بکەی بەشێک زۆی دڵڕاوکێکە تەڕوە تا تۆ لە کاتی پێویستی خۆیان بخەویت لە خواردن خۆت دانەبڕی لە پەیوەندی کۆمەڵاتی دانەبڕی وەرزش بکەیت ڕاهێنانی هەناسی قوڵبکەی ئەمە بەشی یەکەمە بەشی دووەم ئەگەر بەهۆی گرفتێکی دیایکراوە ئەمەد بەسەر هاتووە ئەم دڵڕاوکێ بۆی کێشێکی خێزانیوە بۆی گرفتێکی داراییەوە بۆی وەزعێکی سیاسی و کەوتم بڕۆن شوێنی بەخشنەوە ئاهان بگەڕن جەماعەتی و کۆمەڵ لەبەروی سەرتان بەرزە شەرم مەکە بۆ تۆ سرت بەرزین خۆ عیبێکت نەکردووە ئەبێ ئەو کەسە شەرم کە ئاهنگ نەگەڕێکە غەشی کردووە نەکتۆ کە ڕێگە ڕاستکە هەڵبژاردووە یعنی بۆ چیە بێ ئەوەی کەوا تاوانی کردووە پۆست لێ با و ئاڵاب سوڕێنێتەوە ڕکاک تۆ زۆر خەڵق قەلەقەکەمە تایبەتدامان و نانە بەڵاو کە تۆ ڕێگەی ڕاستە هەڵبژاردووە بۆ لە ڕوتنات و ئاڵاکەەوە ڕاوشێنی هەر لێرو پێشنیارەکەم بڕۆ ئەم هەفتەیە کۆبوونی کە لە بەردەم ئەم بارگایەتە بڵێ ئەندامەکان ئاڵەکان جارێکەکەمی ڕاوشێنەوانە هەز بەستە بەرزی بکە خۆ تۆ عیبێکت نەکردووە ئەمە واتەکە دڵڕاوکی ئەندامەکانی کەمە بێتەوە هەستەکە تۆ تەنها بۆ ڕیکلام نەتکردەوە شتە بەڵێ ئەگەر گرفتێک تێ گرفتەکە چارەسەرەکەی جاگرمەوەکوی حزبێک ئەمە کێشێک نییە چارەسەرگە ڕێک عکسەکەی بگرەبە بە شانازی و وەرە سەردادەوە سەرشەقام ئاهەنگ بگێڕ و پڕ بە دڵیشە خۆش و عەبدولمەلیشیان بۆ هەنگەکە گێڕاکان ئەو لە ئەگەر گرفتێکی خێزانیە دانیشی گرفتەکە چۆن چارەسەرەکەی ئەمە ڕێگەیەکی ترە کە تۆ گەر گرفتی خێزانە کێشێکە چارەسەرەکەی ڕێگەی سێم لە هەندی حاڵەتە بەڵێ پێویست بەکارهێنانی دەرمانێک هەندی حاڵەتی زۆر توندە درێژە ئەکیشان کەسەکە پلێتی بۆ چارەسەر کەسێک گەشتی بۆ نکتم لە پەیوەندی کۆمەڵاتی و پیشەیدا ئەبڕێ مامۆستاکە نەتوانێت دام کات 2 هەفتە زیان بەخۆی بخوێنند کارەکانەکە ناچەوێت هەندێک دەرمانێتی بۆی زوو بێتەوە سەرخۆی بەڵام ئەوی باشە دڵڕاوکی ئاتەن زۆربەی کات ماوەیەکی دیاریکە و دەرمانی 2 بۆ 6 مانگ دوێ پێویستی بە دەرمان نابێت دەست خۆش بێخوا زۆر سپاس بە بەڕێز دکتۆرە فرامکۆن سپاس بۆ سپۆری دەرونیە خۆ بەخێر بێ ماندوومان کردی